بارە بە سیمینارێک کا لە سلێمانیدا بە ناونیشانی کاریگەری قڕکەرە کیمیاکان لەسەر تەندروستی مرۆڤ بەڕێوەچووی لەبان قڕکەرە کیمیاکان لەناو کشت و کاڵ و ناو ماڵەکانیشدا زۆر بەکارهێنێت. ئێمە هەر مێرومان زۆر بێت، مێشوو لەمان هەبێت، مێرو هەبێت، یاخۆ بە شوازێک لە شێوازەکان سیسترێک هەبێت، ڕاستەخۆچین دەرمانی مێروکوژی بۆ بەکارهێنێت. جا ئێمە ڕەنگە زۆرمان هۆشتێداری ئەومان نەبێت کە تا چەندێک ئەم قڕکەرە کیمیانە زیانیان بەسەر تەندروستی مرۆڤەیە. جا ئێمە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار ئەحمەد مستەفا مامۆستا لە پەیمانگەی تەکنیکی بەکرەجۆ دەکەن کە بەڕێزیان ئامادەی سیمینارەکە بوون سەبارەت بەم قڕکەرە کیمیان و کاریگەریەکانی لەسەر مرۆڤ وەروە لەسەر کشت و کاڵ گفتوگۆ دەکەن. دکتۆر سڵاو لەبێ بەیانی باش. بەخێراتی دکتۆر. زۆر بەخێر بێت دکتۆر. دکتۆر سەرەتا دەمانێت کەمێک باسی سیمینارەکەمان بۆ بکەیت کاریگەری قڕکەرە کیمیاکان لەسەر کشت و کاڵ و لەسەر تەندروستی مرۆڤ. بەڵێ. سیمینارەکە لە دەستەی کوردستانی بۆ دەراساتی استراتیژی کرا. ئەم سیمینارانە زیاتر خۆی لە هۆشیاری ئەبینێتەوە بۆ جوتیاران لەبەرەوەی کورت و کاڵ بەرەو پێشتر ئەڕوا بەرەو پێش کەوتنەڕوا لە هەرێمی کوردستانە و کۆڵەکەیەکی ئابووریش لە تەواوی جیهانە. خەریکە کوردستان بەرەوەوە ڕات کە کشت و کاڵ بەرەو پێش بات و بەرهەمی ناوخۆشمان خەریکە لە ئیکتیفای ذاتی خۆمان زیاترە بەرەو دەرەوە هەناردە ئەکرێ. عادەتەن کە هەناردە بکرێت ئەبێ کۆمەڵێک میوە سەوزە کە بەرەو دەرەوە بڕوات ئەبێ سیف بێت واتە پاک بێت لە هەموو ئەو بەقای موبیداتانەی کە بەکارێنێ بۆ قەڵاچۆکردن لە کشت و کاڵەکان. ئەوەی دوێنێ ئێمە باسمان کرد ڕاستیەکەی دەرمانە کیمیاەکان قڕکەرە کیمیاەکان بە هەموو شوێک ترسناکن خەتەرن بۆ سەر تەندروستی مرۆڤ لە هەموو جۆرەکانی لە مێریەکەوە بیگرە هەتاوەکو قەڵاچۆکردنی کەڕوویەک قەڵاچۆکردنی بەکتریایەک چ لە مەزرعەیەکی بچووک بێت لە حەقلێکی بچوو بێت جاکو لە حەقلێکی گەورە بێت بە هەموو جۆرەکانی بەرهەمەکانیشەوە بەرهەممان هەیە بۆ نمونە باخەکان بە هەموو جۆرە باخەکان ئەوی کە بەرهەمی میویتیا بەرهەمێنرێت بۆ لەناوبردننی هەموو ئەو دەردانی کە ڕوبەڕووی بەرهەمی کێڵگەی ئەبێ وەکو گەنم و جۆ یاخود سەوزە و میوەکان وەکو تەماتە و شووتی و کاڵەکەوان هەموو ئەو موبیدانی کە دروستکە هەموو قڕکەرە کیمیانە دروستکراون ترسناکەن بۆ سەر تەندروستی مرۆڤ. باشە دکتۆر بەپێی ئەو بەدواداچوونانەی کە کراوە و ئەو توێژینەوانشی کە تایبەت بە قڕکەرەکان کراوە بە تایبەتر لە هەرێمی کوردستاندا ئەو نەخۆشیانەی لە ڕێگەی بەکارهێنانی ئەم قڕکەرانە دەرمان قڕکەرانەوە دروست دەبێت دیارترین یان کامانە بووە؟ خۆی ڕاستیەکەی ئەمە چەند ساڵێک پێش ئێستش داوامان کرد هەم لە خستەخانەی هیوا لەگەڵ بەڕێز دکتۆریات باسی ئەومان کرد کە لینکێک دروستکەین ئایا ئەو جوتیارانەی کە ماوەیەکی زۆرە کشت و کاڵ ئەەکەن لە باوباپیرانە نەخەریکن و بەردەوامی دەرمانە قڕکەرەکان بەکارێنرێت داغڵی ناو خستەخانی هیوابوون چەندیان لەو کەسانن نەگەشتنە داتایەک بەڵام بە حکومی کە تێکەڵین لەگەڵ جوتیارانە ئەزانین زۆربەی ئەو جوتیارانەی کە دەرمانی کیمیایی بەکارێنن سەرەتاییترین نیشانیان ئەوەیە کە پێستیان سووداوە یعنی تاسیریان کاریگەری کردۆ سەر پێستیان بە هەموو شوێک تێک چووە زۆر جار تووشی ئەوە بوون کە چەند ڕۆژێک لە خستخانە بمێنەوە لە بەرەوەی سەریان گێژی خوارد و یاخود دڵ تێکەڵانیان بۆ هاتووە دواتریش ئەمانە ئەگەر مختبەرێکی زۆر باش هەبێت و داتا کۆ بگرێتەوە چ لە خستەخانەی واتە لە نانەکەلی بۆمان دەرەکەوێت کە کاریگەریکی زۆر باشیە لە هەرێمی کوردستانە. باشە لە سیمینارەکەدا جوتیارانیش بەشدار بوون تاکو بەداخەوە ئەم هۆشیاریان هەبێت بەداخەوە ئامادە نەبوون بەڵام بێجگە لەم سیمیناری ئەمە لە چەند دەستگایەکی میدیایی ترە باسمان کردووە لە ڕێگەی سوۆشیال میدیا باسمان کردووە ڕێگەی پۆدکاستەکانەوە باسمان کردووە بەردەوامیش لەگەڵ یانێن هۆشیاریان پێین. دکتۆر زیانەکانی ئەم قڕکەرانە تەنیا بۆ مرۆڤە تەنیا بۆ جوتیارەکانە یاخود بۆ زێ کشت و کاڵەکە شەی زیانێک بۆوانە دەگەێنێت؟ بەدڵنیاییەوە بەڵێ زیانی هەیە بۆ هەم بۆ تەندروستی مرۆڤ ئەوانەی کە ڕاستەوخۆ خۆیان دەرمانە کیمیاەکان بەکارێنن بە ناڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر ئەوانەی کە بەرهەمەکان ئەخۆن ئەگەر هاتوو قڕکەرەکان فترەیەکی ئەمانیان هەیە فتری ئەمان بریتێ لە چی بریتێ لەوەی کە کۆتا دەرمان کە ئێڕشێنە تاوەکو دەگاتە دەستی بەکارهێن زۆر جار ئەو قڕکەرە کیمیایە فترەی ئەمانی زیاترە لەوەی کە لێ ئەکرێتەوە ئەچەندرێت و خێتە بازاڕەوە پێوی ئەمێنێتەوە ئێمەش ناڕاستەوە خۆی خۆین کاریگەری هەبێت و لە هەمان کاتیشا کۆمەڵێک دەرمانمان هەیە کە پێکاتی زەوی تێگەیات هەنێک لەو دەرمانانی کە بۆ بژاری گەنم بەکارهێنرێ هەنێک لەوانەی کە بۆ بژاری عام بەکارهێنرێ هەنێک لەوانەی کە بۆ بەناوی جوتیارە بەناوی دەرمانی تۆمەوە ناسراوە کە بۆ ئەوەی کە
تۆی بژارەکان نەڕێ پێش شەتڵ لەیان ئەوانە بەکارێن تریفلانی ناوە ئەمانە هەمویان تەسیریان هەیە لەسەر خاک وای لێت وردە خاک بەرەوە ڕواکە زەرعاتی تیان نەکرێت. باشە دکتۆر لە سیمینارەکە هیچ توێژنەوەیەکی زانستی تازەبوونی هەبوو تایبەت بە قڕکەرەکان و با بڵێن جۆرێکی نوێ یاخود نەخۆشیەکی نوێ لە ڕێگەی ئەم سیمینارەوە باس کرابێ؟ بەڵێ خۆی تەواوی سیمینارەکە پشبەستن بوو بە هەموو توێژینەوەکانی لە جیهان ناکرێت بۆ چەند توێژینەوەیەکیش لە ناو خاکی عێراقە بەگشتی. توێژینەوەکان زۆربیان ئەوە سەلمێنن کە هەموو جۆرەکانی شێرپەنجە بۆ کەسانی ڕاستەوە خۆی بەکارهێنەری دەرمانە کیمیاییەکان هەموو جۆرەکانی بەداخەوە هەموو جۆرەکانی شێرپەنجە تەجیل کراوە تۆمار کراون کە لە ڕێگەی توێژینەوە سەلمێنراون و تازەترین توێژینەوە لە ساڵی 2021کە کە کۆتا توێژینەوەی لە ئەمریکا ئەنجام درراوە لەسەر ئۆتیزم. ئایا ئۆتیزم پەیوەندی هەیە بە قڕکەرە کیمیاییەکانەوە؟ بۆیان دەرکەوتۆ 11 مادەی کیمیایی یاندا قڕکەری کیمیایی کە بەکارهێنرێ بەداخەوە لە کوردستانی خۆشمان هەر 11یان وجودیان هەیە 12 ساڵ کاریان لەسەر کردووە ڕێژەیەکی زۆر خانمی دووگیانیان وەرگرتو پێش ولادە و دوای ولادە ئەوانی کە بەرکەوتیان هەیە بەڕاستەخۆ بە ناڕاستەخۆ ویان دەرکەوتۆ 15 ئەو مناڵانەی کە لەو دایکانە وەرگیراون ئۆتیزمیان هەیە. بەڵام لە کاتێکە ئاماژەشیان بۆیەوە ئێمە هەر بەردەوام بین لەمە و جینیش بۆ ماوەیش ئێهمال ناکەین. یعنی 100% دڵنیایان ناوەتەوە سەرەوە بەڵام 11 مادەیان تهدید کردووە کە پەیوەندی بە ئۆتیزمەوە هەیە و بەردەوامیشن. و تۆژینەوەی کەش لە هەر لە بەغا کراوە لەسەر ئەوەی کە ئەو میوانی کە بۆ ئێمەیەن ئایا تەندروستن لەسەر کۆمەڵێک میوە کراوە لەسەر پرتەقال لەسەر هەنار لەسەر هەردوو جۆرەکی خورما لەسەر کیوی لەسەر لالنگی ئەمانە کراوە بۆمان دەرکەوتووە ئەو مبیدانەی کە مەحزوورن عالەمیەن. یعنی چەند ساڵێکە منەظەمەی سەحەی عالەمی داوای کردووە کە ئەم مبیدان نابێت لە عالەمە بەکاربێنرێت. بۆ ئێمە هاتووە طبعاً توێژینەوەکە بە سێ ڕێگە کردویانە بە ڕێگەیەکە بەس توێکڵەکەیان وەرگرتووە ڕێگەیەکیان کونێکیان کردووە ناو میوەکان وەریان گرتووە ڕێگەی سێمیشیان بە تەواوەتی بە توێکڵەکە و گوشییانە و ئاوگەکەیان وەرگرتووە بە SPLC بە جیازی SPLC کردویانە بۆیان دەرکەوتووە کۆمەڵێک 5 موبیدی تایە 5 خەرکەری کیمیایی تیان 5 خەرکەرە کیمیاییە کە چەند ساڵێکە لە ڕێگەی منەظەمەی سەحەی عالەمیەوە مەمنوع کراوە بەڵام بەداخەوە حەدی مەسموحی خۆشی زیاتری تیا بووە. یعنی بۆ نمونە دایزینەن یەکێک لەوانە تیا دایزینەن زۆر دەمێکە لای خۆمان لە عالەمە مەمنوع کراوە نابێت بەکاربێنرێت بەڵام لەو میوە لە پرتەقاڵە تایە بووە لە هەنارە تایە بووە. یعنی ئێمە سەرەڕایەوەی کە خۆشمان هوشیاری جوتیارەکانمانە بێ زیاتر پەرەپێبین ئەبێ کوالیتی کۆنتترۆلیشمان زیاتر بەهێزکەین لەبەرەوەی کە زۆربەی ئەو میوانەی کە لە دەرەبۆمانێت هەڵگری بەقایی مبیداتن. کاتە دوتە با پرسیارەکەمە پێی وەزدانەرانێکی ئێوە هەتان تا چەندە کوالیتی کۆنتترۆلی ئێمە باشە ئەو میوانی کە هاوردی هەرێمی کوردستان ئەکرێت لەژێر کۆنتترۆلی ئەوانە بەسەحی دەرچووە. خۆی ڕاستیەکەی من نەچوومەتە ناو کوالیتی کۆنتترۆلە تاوەکو بزانم ئایا ئەوان بە دروستی ئیشەکەن یاخودنا بەڵام بەپێی توێژینەوەکان بێت پێچەوانەکەی ڕاستە ئیش ناکرێت چونکە ئەم توێژینەوەی بە ئاسانی نەکراوە فتەیەکی پێچووە و چەند میوەیەکیش و چەند موبیدێکیشی تهدید کردووە کەواتە کوالیتی کۆنتترۆڵە بێ زیاتر تونکرێتەوە و زیاتر تەرکیز کاتە سەرەوەی کە ئەو میوانی کە داغڵی هەرێمی کوردستانە بن یاخود داغڵی عێراق بوون بە شێوەیەکی گشتی پێویستە بە دڵنیاییەوە بە تاکیدیەوە ئیش لەسەرەوە بکرێت ئایا ماوەی موبیداتی کیمیاییەکانی تایە یاخود دکتۆر ئەوە جێگەی پرسیارە بۆ بوون ئێستا ئێمە خەڵکی بۆ خواردنێکی سروشتی پەنا بۆ میوەکانە پات بەڵام لە ئێستادا میوەکانیش کەوتونەتە ژێر پرسیارە بۆی کە بڕێک لە مادە کیمیاییەکانن تێ ئایا بەڕاستی میوەکانی ئێمەکەی خوێن تەندروست نییە؟ دووشت هەیە شتێکیان دوو با بڵێن دوو بەرهەمێکیان لۆکاڵی ئەوانی کە لە ناوخوا بەرهەمێنێ زۆرجار خەڵک زۆر گلەی یەکاڵە بەرهەمی ناوخۆ ئەم هەموو قڕکەرە کیمیایانە بەکارهێنرێ بەڵام من دڵنیاتانەکەمەوە بەرهەمی ناوخۆ زۆر سەلامەتترە لەو بەرهەمانی کە لە دەرەوە بۆمانێت یعنی سێوێکی بەرواری سێوێک لە منتیقەی پێنجێنە کە کرمێکی تیا یاخو بەشێکی ڕزیەوە لە ڕێگەی ئەوەی کە هیچ دەرمانێکی کیمیایی بەکارناتەوە زۆر تەندروسترە لە سێوێکە لە دەرەوەمانێت زۆر جوانە و دڵیش نایبی خۆڵی پلاستیکەوە نەجوانە بەڵام هەڵگری چیە هەڵگری موبیداتە لەبەرەوەی ئەوان حەزەری ئەوەکەن ئەگەر هاتوو ئەم میوەی کە نەقلیەکە بۆ هەرێمی کوردستانیا بۆ وڵاتیشکە ئەبێ دەرمانێکی لێ ئەگەری ئەوەی داناوە ڕەنگە مەرزدا بخرێت
ڕەنگە هەفتەیەک بمێنێتەوە ئەم هەفتەیە بمێنێتەوە ئەکیدم بەکتریا و کەڕوو کاریگەریە کاتە سەر بۆ گەنیەکە لەبەرەوە ئەبێت دەرمانێکی کیمیایی بکاتە ناو ئەو حاوی کە نردوێتی هەتا وەکو بگاتە دەستی ئەو وڵاتی کە ئەچێ بووی من زۆر ئەوم لا دروستە بێ ینی ئێستا شلک لە بازارە لە ئازەربایجانوێت تۆ لە حەقلەکەی خۆت لە ماڵەکەی خۆتە دوو ئینجانە شلک بڕوێنە نایبێتە مەطبەخەکە بۆگەن بووە لایەکی بۆگەن بووە لەبەرەوەی خۆی توێکڵی نییە پەردەیەکی تەنکی هەیە باشە چۆن لە ئازەربایجان لە ئێرانەوە بە سەلامەتی و بە تەندروستی ئەگاتە دەستی ئێمە وانە ئەکی دەمانە هەمووی جێگەی پرسیار ئەمانە هەمووی ئەوانن کە قەرکەری کیمیاییان بۆ بەکارهاتووە باشە دکتۆر کاتێک کە لەگەڵ جوتیارەکانم گفتوگوۆیە دەکەیت کە ئەم قڕکەرانە هەم بۆ میوەکە هەم بۆ زەویە کوشتتوکاڵەکان بۆ خودی جوتیارەکە و دوجارش بۆ هاوڵاتی زیانی تەندروستی هەیە بەڵام لە بەدیلی ئەوە گەربێت و هەندێک کادەم قڕکەرانە بەکارنێنی زیان بە بەرەبوومەکەی بکات کەواتە لەم بارودۆخەدا بەدیل چییە؟ خۆی پێشەوەی کە وەڵامی پرسیارەکەت بەمەوە ئایا مۆبیلی کیمیایی بەس لە کوردستان یان لە عێراقە بەکارێت یان لە وڵاتە دواکەوتەکانە بەکارێت نەخێر لە تەواوی جیهانە قڕکەری کیمیایی بەکارێت بەڵام بە شێوەیەکی تەندروست بەکارێت بە شێوە تەندروستەکەیەوەیە کە ئەبێ ماسک بەستێ ئەبێ عینە کاتە چاوی ئەبێ بەدلە بکاتە بەری ئەبێ دەستکێش کاتە دەستی دوایی ئەو جلانی کە موبیدەکەی پێ بەکارهێناوە ڕەشاندووە ئەبێت لە ناوی بەرێت یاخود بیشوات و ئاوەڕۆکەی کاتە شوێنێکەوە کە داغڵی ناو زەوی و داخلی ئاوەڕۆ نابێت ئەمە لە تەواوی جیهانە ئەمە بەکارێت تاانی تەسەوەرکە نەگەر 1970 موبیل لە وڵاتی ئەمریکا بەکارێت بەڵام بە شێوەیەکی زۆر تەندروست چونکە ئێمە بمانێنەمانێ ڕوبەڕووی دەردە کوشتتوکاڵەکانە بینەوە بەردەوامیش لە زیابوونە بەردەوام دەردە کوشتتوکاڵەکان هەن بەردەوامیش موبیدەکانیان ئەبێ بۆ بگۆڕە چکە نەعە پێیاکەن مقاومە پێیاکەن ئەم ڕۆ دەرمانە بەکارێناوە زۆر لای جوتیار گوێمان لێ وەڵە دەرمانەکە ئیشی نەکرد بۆ لە بڕی مقاومی پێکاتە بێ دەرمانەکەی بۆ بگۆڕە ئەگەر بەکارنێنرێت سن و کولێکێکە لەوانەیە کە ڕوبەڕووی گەنموجۆ بێتەوە بەکارێنێنی کاتە گەنموجۆ نامێنێ بەدیل ئەکید بەدیل هەیە کۆمەڵێک مایکرۆئۆرگانیزمی سوودبەخش هەیە بۆ نمونە کەڕووی سوودبەخش هەیە توانین لە دژی کەڕوو بەکاری بێنین بەکتریای سوودبەخشمان هەیە لە دژی بەکتریا بەکاریان لە دژی کەڕوو لە دژی کەڕۆزیان بەخشەکان بەکاری بێنین دژی حەشرات بەکاری بمێرەکان کۆمەڵی مێرووی سروشتیمان هەیە وەکو خاڵخاڵەکە وەکو ئەسەدەلمەن ئەمانە هەموو سوودبەخشن بێجگە لەمانەش ئەتوانین خۆمان دەرمانی کیمیایی لە ڕێگەی بەکارێنانی گەڵا یاخود ڕەگ یاخود گوڵی کۆمەڵێک ڕۆکی کە لە سروشتی کوردستانە هەیە بەکاری بێنین وەکو سەبەحبەح وەکو داری سەبەحبەح گەڵاکەی بە یاخود تۆوەکەی ئەمانە توانین ئیسفادیان لێ بکرێ وەکو سیر وەکو پیاز وەکو داری نیم کە یەکێکە لە دارە زۆر زۆر باشەکان بە داری موعجیزە ناسراوە وەکو ژاڵە ئەمانە هەمووی ئەتوانێت ئاوگەکەی لێوەربیرێت تەپان بە پرۆتۆکۆڵ و بە پرۆسیجەرە دواتر ئەتوانرێت بکرێتە بەدیلی دەرمانە کیمیایەکان. بەڵێ دکتۆر باشیان ڕێگا بۆ ئاگادارکردنەوەی هەم جوتیارە هەم خەڵکیش بەگشتی تایبەتی ژنان لەناو ماڵدا زۆر ئەم قڕکەرە کیمیانە بەکاردەهێنن باشترین ڕێنمایەکی ئێوە بتانەوێت پێشکەشی ئەوانی بکەن چییە خۆت باشترین ڕێگا بۆی کە بتوان ئەم تەعلیماتانە بۆیان بگەێنن چییە؟ وڵا سەبارەت بە ماڵ من هیچ کاتێ لەگەڵەوانی دەرمانی کیمیایی بەکاربێنێ و پێشم باشە ئەو لیژنانی قایم تم بکرێتەوە کە چونکە زۆر دەچێتە بازار لەسەر پەردەکەی سلێمانی هاوارەکەت دەرمانی جرج و مشک و ئەمانە پێویست بەڵێ سیکۆتینەکە تا حدێک سەلامەتە توان بڵێن زۆر سەلامەتترە بەڵام ئەو پمپەی کە هەیە تاروماری ناوە یان کۆمەڵە دەرمانی کیمیایی کە لەسەر ناوکی سادانراوە و وەڵێ کەوچێکی پێ ناو مزەخەیەکە و بیپژێنە بە ماڵە لە کاتێکە ئەمە ئەو کەسەی کە ئەیکڕێت هیچ زانیارێکی نییە لەسەرەوەی کە ئەمە دەرمانی کیمیایی و ترسناکە و خەتەرە بۆ ماڵ تۆ ماڵ بۆ نمونە گوڵێکت هەیە حەشرێکی پێوەیەقی چێکە ئێوەمە دەرەوە و کۆمەڵێک سیر و پیازە گرمەوە و ئاوەکەی لێم کۆنتترۆلەکە باشترین ڕێگا بۆ ئاگدارکردنەوە یاخود بۆ وشارکردنەوە جوتیاران ڕاستێکە لە ڕێگەی ڕێنمایی کوشتتوکاڵیەوەیە لە ڕێگەی دەستگاکان لە ڕێگەی ئەوەیە کە بەردەوام کۆڕ و سیمیناریان بۆ بکرێت سیمپۆزمیان بۆ ئەساس بکرێتاوەکو بەداتا و بە سکرینێک هەموو ئەو زیانانی کە قڕکەرە کیمیایەکانی گەێن لەسەر تەندروستی مرۆڤ بۆیان باس کرێت بۆ ئەوان هۆشیار بن لە کاتی بەکارهێنانە هیچ نەبێت ناڵین ئێمە وەکوتم ینی ناکرێت تۆ بڵێ وڵات دەرمانی کیمیایی بەکارنە ئەبێ بەکاربێت بەڵام بە شێوەی تەندروست بەکاربێت. باشە دکتۆر بە شێوەیەکی گشتی باڵین ئەم ئەنجامدانی ئەم سیمینارە لە زانکۆ و کاریگەری لەسەر بڵاوبوونەوەی هۆشیاری ئەمە با بڵین
دیوێکی بابەتەکەیە بۆ گەیاندنی هۆشیاری لە هەمان کاتیشدا ڕۆلی زانکۆکان و گەیاندنی ئەم هۆشیاریە بەلایەنە پەیوەندیدارەکان و جارێکی دیکە شۆڕبوونەوەی ئەم بابەتە بە تەواوی ئەوانی کە پەیوەندیدارە بە جوتیاران و بە زەویە کشتتوکاڵەکان و بە تەندروستی هاوڵاتیانەوە دروستبوونی ئەم لینکە تا چەندە پەیامەکە باشتر دەگەێنێت. وڵای 100% بەیامەکە زۆر باشەگەینی بەڵام مشکلی ئەوەیە ئەنیێمە بەداخەوە ێستا زانکۆ و پەیمانگاکان پشتیان کردە کشتتوکاڵ خەریکە کۆلێژە کشتتوکاڵەکان و فەرع کشتتوکاڵەکان خەریکە ئێمالێک داخرێت لە کاتێکا کە ئێستا بەرەو ئەوە ڕێت کە پێویستمان بەکردنەوەی بەشی نوێ هەیە لە کۆلێژ و لە پەیمانگاکان وکو بەشی یەکێک لەوانە کە زۆر زۆر مهمە و گرنگە ئۆرگانیک فارمینە کشتتوکاڵی ئەندامی کشتتوکاڵی ئەندامی چۆن بتوانین پەرەی پێبین. بێگومان لە ڕێگەی سندیکاوە وجودیان هەبێت و لە ڕێگەی ئەوەی کە زانکۆ لینکمان بکاتەوە بە وەزارەتی کشتتوکاڵەوە هەمیشە ئەو لینکە نییە نەک لە بینی کشتتوکاڵ وەزارەتی با بڵین خوێندنی باڵا خوێندنی باڵا بە هەموو سێکتەرەکانیەوە ئەبێ پەیوەنددار بێ بە هەموو بەشی پەیوەندیدارە بۆ نمونە کشتتوکاڵ بە وەزارەتی کشتتوکاڵەوە کارەبا بە وەزارەتی کارەباەوە کەس ئەگەروانە هەبێت لیکەکە باشتر بێت و پەیامەکە باش دەگات. بڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار ئەحمەد مستەفا مامۆستا لە پەیمانگای تەکنیکی بەکرێتەوە سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونێت دکتۆر زۆر بەخێر بیت.